من چارەنووسم گۆڕی بۆ خۆم کە لە ئامانجەکەم زۆر زوو دیاری کرد لە مەکتەبەوە لە ئامادەیەوە منتم بۆ هونەر ئەخوێنم لەبەرەوە بەدەستیشم هێنا و بە ئەکادمی کۆلێژی هونەرم تەواو کرد بەشی ڕەسم. من وەکو فیکرەی ئارگەلەری یان هەر گەلەریەک زۆر لە مێشکما بوو کە گەلەریەک دانم. گەلەرەکەی خۆم بێ لەو حیتیا دروستکەم تیا بیفرۆشمەوە بەڵام نەمەزانی چۆن هەنگاوی یەکەم بنم. خۆشبەختانە کە کاک پێشەوان بینی و مامۆستا سامانم ناسی ئەوانیش هەمان حەزیان تیا بوو حەزیانە کرد گەلەریەک دانێن شوێنێکی هونەری کلتوری بێت. وتمان شوێنەکەمان هەبوو وتمان با دەست پێ بکەین و لە سفرەوە دەستمان کرد بەم شوێنە. تقریبا خۆ فکرەکە وەکوتم زۆر دەمەکە لای خۆم هەیە بەڵام کە ئەوانە بینی وەکو تەشجیعکەرێک هەم من تەشجیعی ئەوان هەم ئەوان تەشجیعی منیان کرد و تقریبا ئێمە لە سفرەوە ئێرەمان دەست پێ کرد و هیچی تیا نەبوو. شوێنەکەمان هەبوو بنیادمانە دیزاینمان بۆ کرد تقریبا ئەمانە هەمووی هەتا لەو حەکۆ کرایە و دەستکرا بۆی کە شوێنەکە دیزاین کرێ و بۆکۆی کێسای بینن 4 مانگ زیاتری پێویست بوو. ئارگەلەری خۆی ئێمە بیرۆکی زۆرمان هەبوو بۆ ناوەکە و یەکێک لەوانە چونکە ڕەنگ دایمەن ژیان جوان ئەکات حەزمان لێ بوو ناوێت بێ عیلاقەی بە ڕەنگەکانەوە هەبێ بەڵام زۆر ناومان هێنا کە ناوەکە تۆزێ دووبارە بوویان کە یەکێک بیبیستایە ئەچوە سەر شوێنێکی تر لەبەرەوە پیتی یەکەمیمان وەرگرت ئارگەلەری لە ڕەنگەوە. گەلەرێکە نزیکی سەر و 6 تابلۆی تیا عەرز دەکرێت. خۆی زیاد لە 13 هونەرمەندی ژن لەگەڵمانە بەشدار بووە بە خۆشحاڵیەوە کە لەوحەکانی لێرە عەرز کردووە و بۆمان دانەوە. ئێمە سەرەوەمان وەکو وەرشەیە لێ کردووە و هەر کەسێک شوێنێکی نەبێت تایبەت بە ڕەسم یاخود مەوادەکەی ئێمە مەواد و شوێنیشی بۆ پاکەین و ئەیەنە دەستی و ئەتوانێت بێت لەسەرەوە ئیش بکات. خۆی هەر کەسە و حەزێکی تایبەتی هەیە هەر کەسە و حەزی لە نەوعێک تابلۆیە لەبەر ئەوە ئێمە دیاریمان نەکردو بڵێن ئیلەن ئەبێ واقعی تیابێ بەس واقعیان بەس سروشتی تیابێ لە هەموو جۆرە تابلۆکان و هەموو جۆرە ستایلەکان لەو حیتایە. خۆی خەڵک بە خۆشحاڵی وێسا کە هۆشیارێکی هونەری هەیە کە حەزەکە تابلۆیەکی هونەرمەندێک لە ماڵەکەیە بێ و بەپێی ئەساسی ماڵەکەی و دیزایانی ماڵەکەی بیگونجێنێ وەکو مەڕغوب بێژگەلەوەی کار کەسە و حەزێکی تایبەتی هونەری هەیە بەس ستایلی ئەبستراکت هونەری هەر لەخۆوە زۆر حەزی بۆ خەڵکەکە حەزی بۆی زیاترە لەبەرەوەی کە من ئەو ڕەنگانی تیابێ کە بەپێی دیزایانی ماڵەکەم دایئەنێ. خۆی هەر لەو حەیەک پەیامێکی خۆی هەیە هەر هونەرێک ئەبێ پەیامێکی لە پشتەوە بێت و هونەرمەندەکانیش کە لێرە لەو حەیاندانەوە بێگومان پەیامێکی خۆی هەیە بەس جوانی لەوەیە کە تۆ سێری لەو حەیەکەکەی پەیامەکە خۆت لێکی بیتەوە لە مێشکی خۆتا بزانی بۆ نمونە لەو حەیەکمان هەیە ژنێکە جلێکی تاو کوردی و کللتوری لەبەرایە و تەشی بەدەستەوەیە تەشیەکە ئەڕێسێ خۆت یەکسەر مێشکت ئەو لەو حەیە مێشک دەباتەوە بۆ ژنی جارانی کۆن کە چۆن تەشیان ڕێساوە و چۆن جلەکانیان و ستایلی جلوبەرگیان چۆن بووە. خۆی هەر ئیشێک ئەتەوێ بچیتە ناوی کە دەست ئەەکەی بە ئیشەکە و خۆت ئەی لە ئیشەکە ئەمانجێک تاو ئەبێت پێویستە بۆ فکرەی ترە بۆیت ئەتوانی ئەو فکرانە ئیستیغلال بکەی و من حەزم لێ بوو گۆزە بێنم بە شێوەیەکی خۆم دیزایانی بکەمەوە و بیکەم بە شتێکی هونەری و قیمەتێکی زیاتری بەمێلەوەی کە هەیە و ئەو گۆزانی کە لێرە نەخشانومە ئامانجەکەی ئەوە بووە کە بێجگە لە تابلۆ شتی هونەری تریشی تیابێ و ئیشەڵا زیاتر و زیاتریشیەکەی. ئێمە وەکو ئامانج لە ئێستاە ئامانجمان بە کەلتورکردنی هونەرەکەیە و وا بکەین هەموو ماڵێک لەوحەیەکی شێوەکارێکی کوردی تیابێت و ئامانجمان ئەوەیە خۆی شێوەکارە کوردەکان زیاتر خۆیان ناسراون بەڵام ئێمە زیاتر بە خەڵکی بناسێنین و قیمەتی بەهای تابلۆیەکی ئۆرجیناڵی شێوەکارێکی کورد لای خەڵک دروستکەین کە چەندێک ئەمە بەهای هەیە لەبەرەوەی کە شێوەکارێکی کورد کردوێتی و ئامانجی دواتریشمان طبعاً
لێرە ئەمە وەرزی یەکەمی ئاڕگەلەری بوو کە کرایەوە. بۆ وەرزی دووەمی ئەکید ئامانجی باشتر و باشترمان ئەبێت و گۆڕانکاری تەواوی بەسەرایەت. ئێمە لە وەرزی دووەمی ئاڕگەلەری کە بەتەمای وەرزی دووهەمی ئیشەڵا لە ماوەیەکی کەمە گۆڕانکاری تیا بکەین. بۆ نمونە لەواچە گۆڕانکاریەکان لە ستایلی تابلۆکانە بێت کە بە شێوەیەکی تر پیشانی خەڵکی بین و عەرزی بکەین و گۆڕانکاری تریشمان هەیە بۆ نمونە ئامانجێکمان هەیە ئەگەر بکرێت حەزەکەین کە ئێرە ببێت بە کافەیەکی بچووکیش کافەیەکی کلتوری هونەری هونەرمەندان بێن ڕۆشنبیران مناقەشەی هونەری تیا بکرێت ئەمانە هەمووی ئامانجن بۆ داهاتوو.